سڵاتان لێبێت من کۆڤان عەزەتم ڕۆژانە بە درێژایی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پرۆگرامی پلانی من لەگەڵتان دەبن. بەبێت جیاوازی هەموو هەرێمی کوردستان دەگەڕین و بربژێرەکان بەسەر دەکەینەوە. ئەمڕۆ من لە بەردەڕەشم کاندیدێک وەردەگرین و گفتوگۆی لەگەڵ دەکەین بزانین پلانی ئەو چییە. ببێت بە ئەندام پەرلەمان هیوادارم بەرگری لە مافەکانی کورد و کوردستان بکات و کار بۆ بەرژەوەندی گەلەکەمان بکات و کارێک بکات کە لایەنگرەکانی شانازی پێوە بکەن. وەکو برای خسرۆ گۆرانی کەماوەیەکی زۆرە لە گەلیمە تقریبا نێزکە 30 ساڵە هەر بینیتم هەر خزمەتی گەلەکەی خۆمانی کردووە و لە پێشمەرگاتیەوە لە 77ەوە هەل لە پێشمەرگەی بووە تا هەشتایەکان و لە وەڵتویەکەوە هاتوویتەوە کوردستان و هەتا ئێستا هەر خزمەتی کردووە لە بۆ گەلەکەی خۆمانەوە ئینشاڵڵا لە پۆستەی بێت و ئایندێک گەورەتریش بێت ئینشاڵڵا هەر خزمەتی گەلەکەی خۆی دەکات و زیاتریش. سڵاوت لەبێ کا خسرەو. سەلام، ئەحواڵی جەنابتان زۆر باشن؟ سپاس. کاخەسرە و بەڕێستان کاندیدی پارتی دیموکراتی کوردستانن لە سنووری پارێزگای دهۆکە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بازنەی سێن ئێوە. بەرنامەی ئێمە بە ناوی پلانی منە. سەرەتا بە پرسیارە گشتەکە دەست پێ بکەین پلانی تۆ بۆ داهاتوو چێکە ببیت بە پەرلەمانتار. پلانی ئێمە بۆ پەرلەمان ئەوە دەبێت کە پێگەی پارتی دیموکراتی کوردستان بەهێز بکەین لەوێ و پێگەی کە دەڵێن پێگەی پارتی دیموکراتی کوردستان بەهێز بکەین واتە پێگەی کورد بەهێز بکەین لە بەغدا و کار بکەین بۆ ئەوەی مافە زەوتکراوەکانی هەرێمی کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بسێنینەوە و ئەو مادانەی کە لە دەستوری عێراق ئێمە کاری لەسەر بکەین و جێبەجێیان بکەین و لە سەروی هەمویانیش مادەی 140 و دیسان هەماهەنگیەکی باش بکەین لەگەڵ هەموو لایەنە کوردستانیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی داهاتوو بۆ ئەوەی پێکەوە کارێکی یەکتیمی بکەین و فشار بخەینە سەر حکوومەتی بەغدا بۆ ئەوەی هەموو ئەو شایستە داراییانەی کە زەوت کراون لەوێ بدرێتەوە هەرێمی کوردستان و زەوت کراون بەڵێ و کێشەکانی کە هەڵپەسێردراون لە نێوان بەهولێر و بەغدا کاری لەسەر بکەین بۆ نمونە ستاتۆی پێشمەرگە و مستحقاتی پێشمەرگەیە لە حکوومەتی فیدرال مەسەلەی نەوت و گازە مەسەلەی مەجلسی اتحادیە و یان هەرێمی کوردستان دەڵێت زیاتر لە 5 مادەی دەستوری پێشێل کراون و یاخود جێبەجێ نەکراون. ڕاستە کار لەسەر ئەمانە دەکەن؟ بەڵێ حتمما کار لەسەر هەموو ئەو مادانە دەکەین بەڵام لەو 5 لە گرنگیەکانەوە دەست پێ دەکەین یعنی هەیە هەمووی گرنگە بەڵام هەیە گرنگترە و هەیە زۆر گرنگە مەسەلەی هەماهەنگی هاوبەش لە ناوچەدا بڕاوەکان ئەوە یەکێکە لە مادە هەرە گرنگەکانە چونکە قەتعەن قابلی قبول نییە یەکلایەنە بەغدا ئیدارەدانی ئەو ناوچانە بکاتن کە بە ناوچە کوردستانی کە بە هێز گرتیانە و نە بە شێوەیەکی یاسایی و دەستوری بۆیە دەبێت ئێمە کار بکەین بۆ ئەوەی وەزعەکە خاو بکەینەوە و پێکەوە دووبارە بە هاوبەشی ئیدارەی ئەو ناوچانە بکەین تا مادەکانم لە کاخەسرە و ئەوەی کە نابێ هێز بەکاربهێنرێت لە دەقی دەستوری شەهەکە نابێ هێز لە بەرامبەر یەکتریا بەکاربهێنرێت ئەمە بەکارهێنرا لە ساڵی 2017 و ئێوە کار لەسەر ئەم بابەتانە ئەکەن کامانە دووبارە نەبنەوە؟ حتمما ئەو پێشێلکاریانەی کە کرا لە 2017 ڕوون و ئاشکرایە
ئێمە هیچ هێزێکمان بەکار نەهێنا بوو و نەهێناوە بەرامبەر هێزەکانی بەڵام لە بەرامبەرتان بەکار بەرامبەرمان بەکارهێنرا و ئەمە خەرقێکی دەستوریە دەبوایە بە دیالۆگ و بە گفتوگۆ کێشەی ناوچە ئەو ناوچانەی کە مەشمولن بە مادەی 140 جێبەجێ بکەین. باش شتێک لای من بۆتە پرسیار لە زۆر لە ڕاگەیاندنەکانە بینم ئەو پەرلەمانتارانەی کە بانگەشە بۆ خۆیانەکەن کە ئەنەما ئەم هەڵبژاردنە پەرلەمانی کوردستانە بۆ منە دەڵێ نرخی بنزیندا دەبەزێنین نازانێکەڵێ نرخی غاز کەمەکەینەوە ئیدی کۆمەڵێک بەڵێنەدەن ئەو بەڵێنانە جێبەجێ دەکرێن لە پەرلەمانی عێراق یا خودنا حەق نییە پەیام و بانگەشەی کاندیدەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق باسی ئەم خاڵانە بکەن کە مەشمولە بە هەرێمی کوردستان و هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دوو هەڵبژاردننی جودایە ئێمە هەڵبژاردن دەکەین بۆ ئەوەی ببین بە ئەندام پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وە بزانم کارمان لەوێ جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ کاری پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان دەتوانێت بە دوواداچوون بە دوای وزارەتەکان و بە دوای بەڵێنانێک کە دراون چێ بەجێ دەکرێن لەوێ بۆ ناوانێک کە باسم کردن لە عێراقا لە پەرلەمانی عێراقا ئێمە کار دەکەین ئێمە بەتەنێنین لە بەغدا خۆت دەزانی ئێمە بەشێکین لە ئەو ئەنجومەنە نوێنەران ئەو ئەنجومەنەی کە هەیە لە بەغدا و بەڵام مە دەکرێتن ئەگەر ڕیزی کورد یەک بێت لەوێ دەتوانین فشاری زیاتر بکەین و حتمما دۆستمانیش هەیە نەک نیمانە خەڵکێکی زۆریش هەیە دەبێتە پەرلەمان و دۆستی ئێمەیە و دەیەوێت بە شێوەیەکی ئاشتیانە کێشەکان چارەسەر بکرێن نێوان هەولێر و بەغدا. باش دەڵێن خەسرۆ گۆران پیاوی ژمارەکانە باشە بەڕێستان بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی چەند کورسی ئەهێنێت من هیچ ژمارەیەک نادەم چونکە جارێ زووە لەوانەیە ڕۆژێک دو ڕۆژ پێش هەڵبژاردنەکان شتێک بڵین بەڵام محقق پارتیمان ئەو ژمارە کورسیانەی کە هەیەی لە بەغدا دەیپارێزێت و ئەوەندە کورسیا دەهێننەوە و گومان لەسەر ئەوەدانە ئەوەندە دەهێنەوە کارتان لەسەر زیاتر کردووە بڵێ حتمما چاومان لە کورسی زیاترە قەتعاً ناهێڵین ژمارەی کورسیەکانمان لەو ڕێژەیە کە هەیە کەم ببێتەوە بەڵام کار دەکەین بۆ ئەوەی کورسی زیاتر بێنین لە ئەولا بۆ معلوماتت ئێمە لە 11 پارێزگا کاندیدمان هەیە و لە 31 بازنە 51 کاندیدمان هەیە ئێمە ئومێدەوارین حتمما هەمویان دەرناچین بەڵام ئومێدەوارین بەشی زۆری ئەو کاندیدانە دەبێت. ئەی خۆت دەرەچیت منیش وەکو هەر کاندیدێکی دیکە معڕەزم بۆ دەرچوون و بۆ دەرنەچوون مەبەستمە زیاتر لە چێت بەڕێزان بەرپرسی دەستگای هەڵبژاردن ئەکید لەوانەیە ڕاپرسیت بۆ خۆشت کردبێت هەڵبژاردنەکان هەڵبژاردن بە تەواوی لە هەموو جیهان پرۆسەیەکی حسابیە و علمیە بە تەمەنیات و بە دوعا و بە پرۆپاگەندا کەس دەرناچێتن بۆ ئەوەی هەر کاندیدێک دەربچێت دەبێ دەنگی هەبێتن لە ناو سندوقی دەنگدانە بۆیە ئێمە کار دەکەین بۆ ئەوەی ڕێژەیەکی زۆری خەڵکی ئێمە بەشداری هەڵبژاردن بکەن و حتمما لەو سنوورانەی کە بۆمان دانراوە کار دەکەین بۆ ئەوەی خەڵکی ئێمە دەنگ بە کاندیدی ئەو سنوورە بدەن چونکە ئەو کاندیدا نزیکترە لە خەڵکەکەی لەوانەیە لە کاندیدێکی دیکە کە لە ڕووی جغرافیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوەش دووری ئەو سنوورەیە بۆیە ئێمە متمانەمان بە خەڵکی خۆمان هەیە لە سنووری بەردەڕەش ئاکرێشێخان کە دەنگمان پێ بدەن و بچینە بەغدا بۆ ئەوەی کار بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکانان. دەگوترێت کە بەڕێستان ئەگەر دەرچوون پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان وەردەگرن ئەمە ڕاستە؟ ئەمە شتێکی نوێ نییە لە 2014 کە دەرچوون و چوینە بەغدا بڕیار بوو کە پۆستی جێگری سەرۆکی پەرلەمان وەربگرین بەڵام دوای تەوافقاتێکی سیاسی لە نێوان ئێمە و گۆڕان ئەو پۆستەمان بە گۆڕانداوە هەواڵێکی گۆڕان ئەو پۆستەی وەرگرتووە ئێمە بووین بە سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا تا 2017 کە استیقالەماندا و هاتنەوە بۆ ئەوەی تەفەرڕۆغ بکەین بۆ دەستگای هەڵبژاردن و ئەنجامدانی پرۆسەی ڕێفراندۆم. ئەم جارە حتمما جارێ زووە مەباسی هیچ شتێک لەم جۆرە
پۆستانە بکەین چونکە جارێ نازانین دەردەچینیان نا و ئەگە دەرج بچین حتمما سەرکردایەتی سیاسی پارتی کار بۆ کەسێک بکە هەر دەری دەچێنێ سەرکردایەتی سیاسی بڕیار دەداتن ئێمە چ پۆستێکمان دەبێتن لە بەغدا کە سەرکردایەتی سیاسی بۆ هەموو کاندیدەکانی خۆی کراوە سەرکردایەتی سیاسی بۆ هەموو کاندیدەکان ئیش دەکە وەکویەک هەر لە زاخۆ هەتا خانەقین و مەندەلی جیاوازیەک ناخاتە نێوان کاندیدەکان دەبێت بۆ خۆیان لەناو خەڵکە کار بکەن بۆ ئەوەی دەربچن حتمما باس کراوە بەڵێ باس کراوە کە لە پەرلەمانە دەبی پێگەمان بەهێزتر بێتن و دەبێت ڕۆڵێکی کاریگەرمان هەبێتن و هەر لە 2005ەوە تا ئێستاکە هەردەم جێگری سەرۆکی پەرلەمان استحقاقی پارتی بوو ئەم ساڵی شەر بۆ پارتی بێت نازانین جارێ ئەنجامەکان چۆن دەبێتن خۆت دەزانین پارتی خۆی پێداگرێ بێت کە بۆ ئەو بێت حتمما پارتی تەنازل لە هیچ پۆستێکی خۆی ناکاتن لە وەختام جارە سونەکان داوایان دەکرد سەرۆک کۆمار لەگەڵ سەرۆکی پەرلەمان ئاڵوگۆڕیەکیان پێ بکرێت ممکنە بەڵام ئەمە دەمێنێتەوە وەکو پارتی لە نێو خۆتانە قسەتان لەسەرمە کردووە پێتان باش یاخودنا ڕازین یاخودنا ئێمە هیچ قسەمان لەسەر ئەوە نەکردووە و جارێ زووەش باسی ئەو مۆزوعە بکەین بەڕاستی چونکە کەس نازانێت ئەنجامەکان چۆن دەبێت بەڵام ئەوەی عرف بووە لە 2005 تا ئێستاکە ئەو عرفەی کە ئێستاکە هەیە سەرۆکی حکوومەت بۆ شیعە سەرۆکی پەرلەمان بۆ کورد سەرۆکی سعفۆن سەرۆکی پەرلەمان بۆ سنە و سەرۆکی کۆمار بۆ کورد باش بەڕێستان لەم خولەی ئێستانە لەوەی ڕابردووە پەرلەمانتار بوون و سەرۆکی فراکسیۆن بوون بۆچی خۆتان کاندید کردەوەتەوە زۆر ئاساییە کە سەرکردایەتی سیاسی پارتی بڕیار بدات چێ دەچێتە بەغدا و چێ ناچێتە بەغدا هەموو کاندیدەکان لە کۆتاییە سەرۆک بارزانانی و سەرکردایەتی پارتیمان بڕیار دەدات بۆ چوونیان یان نەچوونیان حتمما ضروریە هەر تیمێکی پارتیان هەر حزبێکی دیکە کە دەچێتە بەغدا هەندێک ئەندامی سەرکردایەتی لە ئەو تیمە بن بۆ ئەوەی بێتە حەلقەی وەسڵ لە نێوان سەرکردایەتی و ئەو کاندیدانەی کە دەبن بە ئەندامی پەرلەمان باش وەکو پارتی کاری هەر لە پێشینەتان چێ بێ لە پەرلەمانی عێراق بەگشتی ئەتانوێ فۆکس لەسەر چ بابەتێک کاری هەرە پێشینەمان داکۆچیکردنە لەسەر شەراکەت تەوازن تەوافق ئەوە پرینسیپەکانی ئێمەیە لەگەڵ بەغدا کاری هەرە پێشینە حتمما ئەوە دەبێتن کە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردرێت و دوای ئەوە سەرۆکایەتی کۆمار هەڵبژێردرێت و دوای ئەوە کار بکەین بۆ ئەوەی حکوومەتێکی باش لە بەغدا فۆرم بکەین دەستخۆش کا خەسرە و گۆران ئەگەر ئیجازە بدەیت دەمەوێت بچینە نێو خەڵک بۆ ئەوەی لەگەڵ خەڵکیشا قسەی بکەن و بزانین داواکاری خەڵک لە ئێوە چێک لێ و گازندەی خەڵک لە ئێوە چیان لە ئێوە بێت ئەمە ئێستا لە نێو بازاری بەردەڕەشین هاتین ڕوبەڕووی پرسیاری خەڵکت بکەینەوە بزانین خەڵک چ پرسیاری لە تۆ هەیە بەڵام بەر لەوەی پرسیاری خەڵک وەرگرم ئەمەوێ یەک دوو پرسیار لە بەڕێستان بکەم خەڵک بۆ متمانەی بە بەڵێنی کاندیدەکان نەماوە هۆکارەکان چی ئایا کاندیدەکان لە حەجمی خۆیان زیاتر بەڵێن بە خەڵکەدەن یان ئەوە تا ئەوان هەولی بۆدەن لە بەغدایە جێبەجێ ناکرێت زانی بەگشتی وەزعەکە بەرەو خراپتر چووە یعنی لە 2005ەوە لە یەکەم هەڵبژاردنەکانی عێراقی کێرڤەکە بەرەو سەرەوە دەڕۆیشت تا گەیشتە لوتکە بە 2013 و 14 لە 14 ئێدی بەرەو خوارەوە هاتووە لە 2014ەوە تا 15 16 17 18 19 20 يعني تو بەرەو تاکەوی ڕۆیشتووە نەتاکڕی مەبەستم باری ئابووری وەتەنانەت وەزعی سیاسی و باری ئەمنی ئەوانە هەموو بەرەو خراپتر چووە ئێستا دوای نەمانی داعش دوای بەرزبوونەوەی نرخی نەوت و دوای تۆزە یەکلاییکردنەوەیەک لە بارودۆخی سیاسی و بڕیاردان بۆ هەڵبژاردننی پێشوەختە خەریکە خەلکەکە تۆزێک نەفەسێک دەکێشێت و
احتیمالە ئومێدی هەبێتن کە لە بەغدا هۆکارەکان چی بۆ کە خەڵک متمانەی لەمایە هۆکارەکە مەرەکەەوە بۆ نمونە ئایا بەڵێنی لە حەزمی خۆیان زیاتر بە خەڵکەدەن کە پێیان جێبەجێ ناکرێت یان ئەوە تا ئەوان هەوڵ بۆ ئەو بەڵێنانە دەدەن بەڵام لە بەغدایە جێبەجێ ناکرێت بۆیان حەق نییە ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەردەم ئامۆژگاری ئێمە بۆ کاندیدەکانمانەوە بۆ میدیەکانی خۆمان ئەوەیە کە بەڵێنی ئەوهانە دەین کە پێمان جێبەجێ نەکرێتن ئێمە بەڵێنێک بدەین کە فعلەن قابلی جێبەجێکردن بێتن چونکە ئەگەر وانەکەین میزداقیەی دەنگدەر میزداقیەی هاوڵاتی لە دەست بدەین بۆیە ئێمە قەت شتی گەورە ناڵین کە پێمان جێبەجێ نەکرێتن و هەندێک شتیش فعلەن جێبەجێ ناکرێت یەکلایەنە بۆ نمونە مەسلەی ئایندەی ناوچە دابڕاوەکانە مەسلەی وەزعی ئابوووریە مەسلەی دەرفەتی کارە و بژێوی هەمووی لە دەسەڵاتی ئێوە نیە هەمووی بە تەنیا لە دەسەڵاتی ئێمە نییە ئەو هەڵبژاردنانەی لە پێشمانە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە واتە ئێمە لە عێراق هەوڵ بدەین چی بۆ خەڵکی ئێمە دەتوانین دابین بکەن کە تەسیری زۆری هەیە لە بژێوی ژیانی لە ئایندەی بۆیە ئێمە بەڵێن بە خەڵکی خۆمان دەدەین کە هەوڵ بدەین کێشەکانی بەغدا و هەولێر چارەسەر بکەین تا بتوانین لە ڕێگای ئەوەوە ژیانی خەڵکی ئێمەش خۆشتر بێت شایستە داراییەکان بگەن استحقاقاتی تری هەرێمی کوردستان وەکو خۆی بگاتە هەرێمی کوردستان ئایندەی ئەو ئاوارانە زەلال بکەین بۆیان کە ڕێگا خۆش دەکەین بۆیان بگەڕێنەوە سەر زەوی وزاری خۆیان لە شنگال و لە شوێنەکانی دیکە ئەوانە هەموو دەتوانین ئەو بەڵێنانە بدەین کە هەوڵ دەدەین جێبەجێ بکەین بەڵام کە دەڵێیت دەنگدەر متمانەی نەماوە چونکە فعلەن چەندین هەڵبژاردن کراوە و وەزعەکە جێبەجێ نەکراوە باشتر نەبووە بەعکسەوە بەرەو خراپتر دەڕۆیشت ئێستا ئومێدێک هەیە دوای باشبوونی باری ئابووری تا حدێک بۆ نمونە دوای چەندین ساڵەوە یەکەم جارە مەعاشەکە وەکو خۆی دەدرێت لە ڕۆژی تایبەتی و دیاریکراوی خۆی و خەریکە خەڵکێک نەفەسێک دەکێشێ و ئومێد لای پیا دەبێتن کە وەزعی باشتر دەبێت و من تەسەور دەکەم ئەم جارە بەشداریکردنی خەڵک لە دەنگدانا زیاتر بێت لە جاری پێش باش کا خەسرۆستا ڕوبەڕووی خەڵک دەکەینەوە پرسیاریان لێکەین و بزان ئەوان چ پرسیارێکیان لە ئێوە هەیە فەرموو ئەتەوێ خەسرۆ گۆران کە چۆ بەغدا چتان بۆ بکات وڵا دەستخۆشی لێ دەکەین گەلێک ئیشی باشی کردیا خاستە لەو فترەی ئەخیری سەرپەرشی گەلێک ڕێگەی گردیە ڕێکی ئەو گوندانە چند ماوەکە پاشکەوتوو بوو لە خەدەمات و لە پشتی ئەو سەرپەرشی کردی عنی دەورێکی باشی هەیە هیچ گلەی و گازم داخوازی سەرکەوتوی دەکەین دەستخۆشیشی لێ دەکەین و نزیکین لە ویژدەناسی عایلێکی باشە باشە ئەو خولی ئێستانە خولی ڕابردوش پەرلەمانتار بوو هیچ گلەی و گازندتان لێ هەبووە هیچ گلەیمان لێ نەبووە بۆ نمونەکە بەڵێنی بە ئێوەداوە بۆ جێبەجێکردوون ئەو شتێمان لێ بەجی لە توانای دەبی کردیتی بۆ ئێوە بۆ ئێوە پێشان لە میسلیش بیمە بەخۆ وەختی لە میسر نای محافظ بوو گەلێک ئیشی کردیە و گەلێک هاروکاری کوردیشی کردیە ئەو شتی ئینسان وەک شاهدێک دەیلێن شتێکی پێمان گوتە بین بەمە بەڕێ نیسبیە گەشتی بیە پێی گەشتی بی ئەو شتەی بەجی بەس بۆ تۆیان بۆ خەڵکی بەردەڕش هەمووە ئەوە کە لە میسل دەلێن ئیشی باشی کردیە و لێرەش بەردەڕش و لو بەردەڕەشیش ببینن بە ئاسانی دەبینن لە ماڵەوە لەو ئێسانی دەبینین و نزیکم لە عایلەکەی هەموو لە ئاموزاکانی هەموو ڕۆژێ جەژنا سوبانە لەگەلی دادەنشین لەگەل بابی بەڕێزی دادەنشین پێ خۆشحاڵی نیش دەستخۆش چۆنیت باشیت وەرە تۆ وەرە منە من هەندێک لەسەر کا خەسرۆ گۆران قسە بکەیت هەندێک پرسیارم هەیە مەمنون تۆ دوکانداریت لێرە وانە کا خەسرۆ چ داواکارێکت لێ کە بچێتە پەرلەمانی عێراق چتان بۆ بکە داوام کاک خەسرۆ زۆر بەڕێزە نیشانەی سەربەرزی بۆ ئێمە گۆرانەتی و قەزای گۆرانەتی کە یەکە وەک کاک خەسرۆ گۆرانمان هەیە بکەین بەڵام سەرباریان ئێمە هەندێک داواکاریترمان لێ هەیە وەکو یەک لەوانە بەسیترین داواکاری من ئەو ڕێگای چلێنێ مۆسل بەردەڕژ بکاتەوە سەرباری کاک خەسرۆ سەعات دوو دەچین ئەمە دەچین خەلکی بەردەڕژ یعنی لەو شتە زۆر بێ ئەوی
خەڵک لە منتەقەی مەسەل بوون نمونە لە کەرکووک بۆ هەولی ڕێگەکراوەوە لە ئێرە خازر بۆ هەولی کرایەوە ئەمە چمان کەمترنی لەوانی خەلکی منتەقەی بەڵاش خەلکی فەقیرە هەژارە یعنی سعات نو دەڕۆیە میسل دێ و سعات نو نیو لە سەیتەرەی سلێنی شێخ عەلی قوفل دەبێت باش داوامە لە خەسوو ئەو ڕێگە کاخەسرۆ هەوڵیان بۆ دەدەنەوە ڕێگە بۆچی ناکرێتەوە هۆکارەکەی چییە؟ حتمما هۆکاری ئەمنیە بەڵام بەڵێن بێت من لەگەڵ وەزیری ناوخۆ قسە بکەم و ئەو داواکاریەی پێشکەش بکەم و وەزیری ناوخۆش زۆر هاوکارە پێش وتریش ئێمە قسەمان لەگەلی کردووە بۆ مۆزوعی ئۆتۆمبیلەکانی ئاگرکوژێنەوە لە بەردەڕەش کە نیانە ئەوەی هەیەنش خراپ بووە بەڵێنی داوە کە دابینیان بکاتن ئۆتۆمبیلی نوێ واروها بۆ بازگەکەش حتمما ئەمە یەکەم جارە ببیسم من وامزانی هەموو بازگەکان کراوەتەوە چونکە لە دهۆک بۆ مووسڵ کراوەتەوە لە هەولێر بۆ مووسڵ کراوەتەوە لە شێخان بۆ مووسڵ کراوەتەوە ئێمە حتمما داوا دەکەین لە وەزیری ناوخۆ کە ڕێگای بەردەڕەش مووسڵیش بکاتەوە چونکە خەڵکێک هەیە ڕۆژانە بازار دەکات لە مووسڵ شت دەینێ لە مووسڵ شت دەبا بۆ مووسڵ کەسوکاری هەیە لە مووسڵ زۆریان ماڵیان هەبووە لە مووسڵ زۆری ئاوارەی مووسڵ وا لە بەردەڕەشن هێشتا ئەرتیباتیان ماوە بە مووسڵ دەکرێتن لە ڕووی ئەمنیەوە باش بکرێت بازگەکە بەڵام کراوە بێتن بۆ ئەو خەڵکە هیچ داواکاریت لە کاخەسرۆ هەیە؟ لە داواکاریمان زۆرە بەس تقریبا زۆری جێبەجێ کردیەش نەگەنە خزمی ئەوەیتیان نا هیچ خزمی کاخەسرۆیت ناوە بەس فقط دەیناسین گۆرانەتی خۆمان ئەگەنە باوەڕکە لەبەر گۆرانەتی جاری دووەم سەوت لە هیچ شەر نییە سەوتی بدەمێ بەس بە تاکی دەیدەمێ چکە گۆرانە ئەگەنە لەبەر گۆرانێکی سەوتی پێ دەدەی یان توانایی ئەو وای کردو کە سەوت توانای نۆمە زۆر شتی کردی ڕاستی بلێمە تونای کردیە کردیت یەک ئەو یەکاک بشار کردیت نەبلێم بەرامبەرمە بلێم مەقسەدم بیترسێم لێ یان گەر ئەگەر باڵێنی پێداون جێبەجێ کردووە بە خودی کردیت کابراایش سەر بلندە ئەگە بلێمە تو غێر کەس بیت گازێ دەکەم بەس کابراایك سەر بلندە زەڵامانەیە خوددان قسەی خۆیتی باش کاخەسرۆ منەمێ پرسیارێکت لێ بکەم ئایا خەسرۆ گۆران لەبەر ئەوەی گۆرانە پشت بە عشیرەت و خێڵگەرایی و ئەوانە بەستێتن کە بێتە ئەندامی پەرلەمانی عێراق یان پشت بە توانایی و بڕوانەمە و لێ هاتووی خۆی بەستێت ناتزانی من خەلکی بەردەڕەشم سۆزم بۆ بەردەڕەشە و حەقی خەلکی بەردەڕەشیش لەسەر من هەیە بە هەموو پێکهاتەکانیەوە بۆیە حتمما من دەمەوێ متمانەی خەلکی ئەو ناوچەیە بەدەست بێنم حتمما ئەوەی بچێتە بەغداش خۆ دەبێتن ئاستێکی بەرزی زانستی سیاسی هەبێتن ئەزمونێکی باشی لە کاری سیاسی هەبێتن جورئەت بەخۆی بدات قسە بکاتن و بەرامبەری لایەنەکانی دیکە ببێتەوە و داکۆکی بکاتن لەسەر مافەکانی وڵاتەکەی و هەروەها جورئەتی ئەوەی هەبێتن لە هەموو ئەرێنەیەکدا بەرگری لە خواستەکانی خەڵکە کاخەسرۆ کاندیدا بۆ با بڵێن بەردەڕەش و لە بازنەی بەردەڕەش و ئاکرەیە باشە دەکەین و زۆر پێمانش خۆشە و یەکێکە لە خۆمانەوە بەس لەبەرەوەی لە خۆتانە لە خۆمانە فەرقەوە بۆ فەرقە شتێکی بکات لە بۆ بەردەڕەشی نوێنەرەکمانە بیت لە بۆ بەردەڕەشی شۆلەشە دەکات تەبعا ئەگەر لە خۆت بیت فەرقەوە یەکەشی بیانی بێت من فەرق ئەوان کێشتان بۆ ناکەن ناوە لە ئیشیان نەکردی ناوەلەوە چەند ساڵە بێت مستەشوێت تەوارینەوە بێ هەموو شتێکی چی بۆی کردەوە ئەوە خەسرۆوە دەبعاشی دایە ئەدی ئەو شانەیەوە لە بۆمان دەکات گەلە شۆل دیکەی بۆ نمونە باشە وەکەکی نایتەوە لە بۆ تەواری بکرێت گەلە ئیشی دیکەی ئەوە کردێت دەبعی دایتە لۆمە خزمتە یان ناوەڵا خزمە نییە خزمەی گوندیە و براگەورەمانە بەستە بەرەوە هەرەوەیە دەنیشی پێ دەدەی لە 100 جار دەنگی پێ دەدەین نەجارە بەستە بەرەوەی کە گۆرانە گۆرانە و توانای هەیە و خەلکێ بەردەڕەشیە و مەجبور دەبیت لە بۆ بەردەڕەشی بکات کاخەسرە و گوێبیستی قسەی خەڵکیش بووین ئەمەوێ لە کۆتایە بزانم چیت هەیە و ئەتەوێت چی بڵێیت من داوا لە هەموو خەلکی ئەو بازنەیە دەکەم ئەوەی تەمەنی لە 18 ساڵ زیاترە
بەشدار بێتن لە پرۆسەی هەلبژاردن داوا لە هەموو دایک و بابان دەکەم هەرچی ئەندامی خانوادەیان هەیە و مافی دەنگدانی هەیە بە زووترین کات ئەوەی کارتی نەهێناوەتەوە بچی کارتی دەنگدان وەربگرێتەوە لە بنکەکانی دەنگدان و لە ڕۆژی دەنگدان لە ڕۆژی دەیدا هەر هەمویان بچن بۆ دەنگدان وا بکەن کە ڕێژەی دەنگدان لە بەردەڕەش لە هەموو شوێنێکی دیکە بەرزتر بێتن و داوایان لێ دەکەم دەنگ بە ئێمە بدەن کاندیدی ژمارە 24 لە بازنەی سێی پارێزگای دهۆک و بەرامبەر ئەوە من بەڵێن بە خەلکی خۆشەویستی ئەو بازنەیە دەدەم کە کار بکەم لە بەغدا لە پێناو جێبەجێکردنی مافەکانی خەلکی کوردستان کار بکەین بۆ ئەوەی ناوچەدابراوەکان کێشەی ناوچەدابراوەکان چارەسەر بکرێت و کار بکەین بۆ ئەوەی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی بگەن بە هەرێم و بژێوی خەڵک بەرەو باشتر بڕوات و کار دەکەین بۆ ئەوەی دەرفەتی کار بۆ گەنجان دروست بکەین لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕێژەی بێکاری کەم بێتەوە و ئینشەڵڵا سەرکەوتن بۆ هەموو کاندیدەکانی پارتیمانە پارتی دیموکراتی کوردستان. گوێبیستی بەڵێنەکانی کاخەسرۆ گۆران بووین بەرنامەکە تۆمار کراوە ئەو کات ئەگەر بووە ئەندامی پەرلەمانی عێراق ڕۆژێک لە ڕۆژان بووە میوانی من ئەکیت لێ دەپرسمەوە کە ئایا ئەو بەڵێنانەی داوتە تا چەند جێبەجێت کردووە تا بەرنمەیەکی تری پلانی من و کاندیدێکی تر هەر لە خۆشی دابن.